ئێکشوان مادێن یاسایە بوجە 2019 ئەو بوو کە هەرێم لازم 250,000 بەرمیلێن ئێن گازێ ڕۆژانە تەسلیمی شەریکە سۆمە بکات یا عێراقێ بەرامبەر بوجە و موچەیەن کو هەرێما کوردستانێ وێت ئەم بزانێژی کو ژئێکی ئێک 2019 هەتا هەیڤا 4 سیهی 4 2020 هەموو موچێن فەرمانبەرە هەیڤانە وێ هاتیەدان یعنی 16 موچە ئێت هەیڤانە وێت هاتینە هەرێما کوردستانێ بەرکو هەنگی بەلکو ڕێکەفتنێک هەبوویە سەر ئەساسێک و یاسایە یا بوجێ 2019 لێ جێ داخەیە پشتی ئەف کاودانن وێتالیە چێبوون کە بوجە یاسایە بوجە 2020 هاتە پەسەندکردن حکومەتە هەرێمێ هەتان هۆیە ڕژدە کو ئەو تشتێ نابینە هەرێمێ و بەغدا بێنە چارەسەرکردن لێ باوەریامدا دوو کێشێن سەرەکیت هەین ئێک شوان مەسەلا ئەوەیە تەسلیمکردنا گازەیە نەفتەیە کوڤێت اتفاق بێتە کردن سەر یا دوێ خاڵێن سنووری ئێن حدودی کە مە ببێت مەنەوێت وەختیان بێژن وەک دەستور ئەم بێت تەعامل لەگەڵ حکومەتە مەرکەزی بکەین ئەو داهاتیان وان ئێن خاڵێن سنووری بێدیسە تەسلیمی حکومەتە مەرکەزی بکەن ئەگە ئەڤ هەردوو تشنەگەشتە اتفاقێک باوەریامدا اتفاقێتە کرد.